This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین. لە دەرەوەی ڕای لایەنە سیاسی سەرەکیەکان لە هەرێمی کوردستاندا لەسەر کۆی پرسە سیاسیەکانی ئێستای هەرێم، حیزبەکانی دیکە چی دەڵێن؟ تا چەند ڕای ئەو لایەنانە جێحیزابە بۆ لایەنەکانی دیکە لە هەرێمی کوردستاندا؟ ئاخۆ وەختێک باسی سازان دەکرێت، ئەمان واتە لایەنەکانی دیکە لەکوێی ئەو سازانەدان. بەڕێزان، تاوتوێی ئەم پرسە دەکەین لەگەڵ میوانەکەم قادر عەزیز، سکرتێری گشتی حزبی ئایندە. زۆر بەخێر بێی کاک قادر، سوپاس بۆ ئامادەبوونت. بەڕێزانی، ئەوش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی ناوتی پرسیارەکانتان، هەر سەرنج شتێکتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە و هەر پرسیارێکتان هەیە لە خودی کاک قادر دەتوانن بۆ ئێمەی بنێرن تاوەکو منیش لێرە بتوانم وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاک قادر، حەز دەکەم سەرەتا سەرنجێکت بزانم، یاخود خوێندنەوەی تۆ بزانم بۆ ئەوەی ئێستا بەگشتی لە هەرێمی کوردستاندا دەگوزەرێ. بارودۆخەکە بە دڵنیاییەوە بارودۆخەکە خراپە، قەیرانەکان زۆرن کەلەکە بوون و ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکانی زیاد دەکەن بەهۆی ئەوەی کە چارەسەر ناکرێت. چونکە لە سەرەتا دەکرا ئەم کێشە و قەیرانانە چارەسەر بکرێن یان چاکسازی بکرێت لەم هەرێمە، بەڵام کە نەیان کرد بەڕاستی خۆ قەیران لە شوێنی خۆی ناوەسی، کێشە لە شوێنی خۆی ناوەسی. بچووکترین کێشە تۆ چارەسەری مەکە گەورە دەبی. لەبەرەوە کێشەکانی هەرێمیش ڕۆژ بە ڕۆژ بەهۆی ئەوەی کە چارەسەر ناکرێن بەداخەوە گەورە دەبن و زیاد دەبن. بزانە ئێستا تۆ بەراوردی بکە ئێستا لەگە ئەفدەی شوبات کە خەرک ئەو کاتەش چەند ناڕازی بوو، بەڵام دیسان ئەگە بەراوردی بکەی ئێستا ئەو کات لە چاو ئێستا دەگوترێ زۆر جیاواز بوو، ینی زۆر شت هەبوو کە ئێستا نییە، زۆر قەیران ئەو کاتە نەبوو ئێستا هەیە. لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ ئەم قەیرانانە زیاد دەکەن بەداخەوە و ئەگەر وا بڕوە بارودۆخەکەی کوردستان زۆر ئاڵۆزە بیان. باشە، هەموو ئەو قەیرانانەی کە هەم تۆ ینی هەم هەر تاکێکی دیکە ئەم هەرێمە باسیەکات، زۆر جار لایەنێکی سیاسی یان چەند لایەنێکی سیاسی لێ بەرپرسیار دەزانن. پێ دوایە تەنیا لایەنێک هەبێ بەرپرسیار بێ لەم دۆخە، یان ئەگەر بەرپرسیارەتی هەبێ لەم دۆخەیە لە ئەستۆی هەموو لایەنەکانە؟ نازام ئەستۆی هەموو لە بەڕاستی ئەوەی کە لە دەسەڵاتە ئەم بەرپرسیارە لە ئیدارەکردنی ئەم هەرێمە. باشە، یعنی ئەوەی تر بەعکسەوە هەموو لایەنەکان دەیان جار چەندین ساڵە هاوارەکەن کە ئەم قەیرانە دەبێت چارەسەر بکرێن، دەبێت چاکسازی بکرێن. کۆڕ و کۆمەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی، ڕووناکبیران، دنیا هاوارەتی کە کاکە ئەم کێشە و قەیرانانە چارەسەر بکەن. ینی گەندەڵیە، نەعەدالەتیە، بێیاساییە، سەختەکاریە لە هەڵبژاردن، ینی قەیرانی سوتەمەنیە، قەیرانی موچەیە، قەیرانی کارەبایە. باشە، کارەبا نمونە، ینی معقولە تا ئێستا چارەسەر نەکرێت. لەبەرەوەی ئەوەی لە دەسەڵاتە بەرپرسیارە. باشە، بگوترێ نابی لەو مەسەلە بەگشتی قسە بکرێت. دیارە هەموو بەگشتیەکە بەرپرسیارەتیە، بەڵام ئەوەی کە بەرپرسیارەتی ڕاستەوخۆ و سەرەکی هەیە لەو مەسەلە ئەو لایەنانن کە لە دەسەڵاتن. چونکە قەیران لە چ دروستەبی؟ لە ئەنجامی بڕیاری سیاسی دروستەبی، لە ئەنجامی بڕیاری هەڵەی ئابووری دروستەبی. خۆ ئەم قەیرانانەی ئێستای کوردستان لە خۆیانەوە دروست نەبوون، لە ئەنجامی کۆمەڵێک بڕیاری سیاسی و ئابووری هەڵە دروست بوون کە بڕیاری تەندروست نەبوون، بڕیارەکان لە بەرژەوەندی گشتی نەبوون. ئەوەی ئێستاژە گوزارەی هەر درێژکراوی ئەو بڕیارانەیە بە دڵنیاییەوە، ینی شێوازێکی حکومڕانی حزبی ئەم قەیرانانەی دروست کرد. ینی ئێستاژە حکومەتە حزبی ئەم حکومڕانیە حزبیە بەردەوامە، حکومڕانیەکە لە سەروی یاسا. بەڵام ئێستا ئێمە خاوەنی حکوومەتێکین کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی تایە، هەردوو پارتی دەسەڵاتداری بەڵام شێوازی حکومڕانیەکە، شێوازی ئیدارەدانی ئەم هەرێمە، ینی لە چوارچێوەی یاسا نییە. لە کوردستان یاسا سەروەر نییە، کە لە کوردستان کە لە شوێنێک ئەگەر یاسا سەروەر نەبوو تۆ ناتوانانی قسە لە هیچ شتێکی تر بکەی. ینی باز لە چیەکەی ئەگە یاسا نەبوو؟ باز لە دژایەتی گەندەڵیەکەی، باز لە دژایەتی نەعەدالەتیەکەی، باز لە مافی هاوڵاتیانەکەی. ینی لە هەموو دنیا ئاشکرایە کە
تۆ بە یاسا مەسەلەن بۆ نمونە دژایەتی گەندەڵی دەکەی بەڵام لە هەرێمی کوردستانی ئێمە بە یاسا گەندەڵی دەکرێت چەندین یاسا دەرچوون بە ناوی ئەو یاسایانە گەندەڵی دەکرێت مەسەڵەن یاسای نەوت و گاز هەر ساڵە ئەم یاسایە دەرچووە خۆ دەزانین لە 2007 دەرچووە باشە تا ئێستا سندوقەکەی بۆ دانەمەزراوە بۆ ئەدی پارەکە دەچی بۆ چێ دەچی بۆ جیرفانی حزب ئێستا ئاشکرا بووە کە لەو هەر ساڵە بای 25 میلیارد دلار نەوت فرۆشراوە بۆ حزب بۆ چێ بۆ حیزبەکان یان حزبێکی دیاریکراوە خۆی بەڕاستی سەرەتا بۆ دوو حزبی سەرەکی بوو خۆ پێنج حزبە تازە چوونە ناو ئیشەکە و ئەوانش بەسەر هەواری خالی داچوون یانی لەبەرەوەی باشە ئەم 25 ملیارە وەلو خۆیان باز لە 10 ملیارەکەن بەڵام با 10 ملیار بی 10 ملیارەکە نەخراوەتە سەر بوجەی گشتی بە قسەی خۆیان لیژنەیەک سەرفی کردووە بە ناوی لیژنەی نەوت و باڵای نەوت و غاز ئەمە لە کوێی دنیا شتیوە هەیە تۆ ئەو هەموو ملیارەت سەرف کردووە بەبێ حساب و کتاب بەبێ لێ پێچانەوە و دوو ئەوەندەشت ئێستا قەرز کردووە ئێستا هاوڵاتیانی کوردستان نەک کێشەی دارایی و موچەیان هەیە ئێستا هەر یەک لە ئێمە مچینە $10,000 قەرزار بین بۆ ئایندا ئەی ئەو قەرزانە لەسەر حسابی چێ دەدرێتەوە لەبەر لە جیرفانی چێ دەدرێتەوە لە جیرفانی ئەو خەرکە دەدرێتەوە لەبەرێ ئەم سیاسەتی حکومڕانیە کە لە سەروی یاسا حکومڕانی دەکا بەبێ گەڕانەوە بۆ یاسا بەبێ لێ پێچانەوە بەبێ حساب و کتاب بە ئارەزووی خۆی بە پێی بەرژەوەندی تایبەتی خۆی و حزبایەتی بڕیاری سیاسی و بڕیاری ئابووری دەدا و ئەو بڕیارانە بە دڵنیاییەوە هەڵە دەرەچن چونکە هەر بڕیارێک عادەتەن ئەگەر لە بەرژەوەندی گشتی نەبوو سەرکەوتوو نابی و دەریشکەوت سەرکەوتوو نەبوو باش با ئەوەش بپرسم پێ دوایە حکوومەتی بنکە فراوان نەجاحەتیەنە تەجروبەیەکی باش بوو حکوومەتی بنکە فراوان یەکەم لە قۆناغێکی زۆر قەیراناوی بوو خۆت دەزانی لە کاتێکا کە ئەم حکوومەتە تووشی قەیرانی دارایی بوو موچە باش بودجە بڕا دانێگە نەجاحەتی نێناوە هۆکارەکەیەوە بوو بەسەرداهات لەبەرەوەی ئەم بنکە فراوانە بە تایبەتی سێلانەکەی تری ئۆپۆزیسیۆن نانتوانی شتێکی ئەو تۆ بکەن لەو ساڵی لە حکومڕانی و ڕێگەشیان پێ نەدرا ڕێگەیان پێ نەدرایان خۆشیان نایشارنەوە مەسەڵەن چاکسازی ئەوان بە حسابی ئەوە بۆ چوبوون کە پاکێجەکانی چاکسازی لەوێ بەڕاستی چاکسازی لەم سیستەمی حکومڕانیە بکەن بەڵام خۆ ئێستا خۆیان لە لێدوانەکان باس دەکەن کە چاکسازیشیان بۆ نەکراوە یعنی ڕێگەی چاکسازیش نادرێ لەبەرەوەی ناتوانین هیچ بکەن بەس پێ دوایە کە ڕێگریان لێکراوە خۆیان باسی ئەوە دەکەن کە ڕێگریان لێکراوە کە وەزیرەکانیان تەنیا وەزیرە موەزەفە و شۆڕ نەبووەوە بۆ خوارەوە یعنی وەکو دەگوترێ بنکە فراوان بەس لەسەرەوەیە لە خوارەوە نییە بڕیارەکان مەسەلە وەزارەتی کارەبایە دەبی مراجعەی وەزارەتی سامانە سروشتەکان بکە وەزارەتی داراییە دەبی مراجعەی وەزارەتی سامانە یعنی ئەمە لە چێ دنیا هەیە ئەمە لەبەرەوەی ئەم بەم شێوە ناڕوە و ئەم قەیرانانەی ئێستاش لەوە زیاتر بەڕاستی هەرێمی کوردستان تەحملی ناکە باشە پرسێکی دیکە لە ئێستادا لە پاڵ ئەو قەیرانانەی لە هەرێمی کوردستاندا هەیە پرسێکی سیاسیە مەسلەی دەستور و مەسلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە لە ناو لایەنەکاندا بۆتە جێی باس و خواسێکی گەرم دەمەوێت بزانم ڕای ئێوە یاخود تا چەند ڕاتان وەرگیراوە لە مەسلەی پرسی سەرۆکایەتیداوە ئەوەندەی ئاگادار بم ئەمڕۆ وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی کردن لەسەر پرسی سەرۆکایەتی بوو یان چی باسکرا لە هەردوو پرسەکە پرسی دەستور و پرسی سەرۆکایەتی دیارە مەسلەی دەستور ئەمە پێش ئێستاش بۆ چوونی خۆمان دیار بۆ وەکو حزب یانی هەتا لە نووسینەوەی ینی پرۆژەی دەستورەکە چەندین کۆڕ و کۆبوونەوەی بۆ کرا چەندین جار بە ڕەسمی داوای ڕاو بۆ چوونی لایەنە سیاسیەکان کرا ئێمە ئەو کاتیش لەگەر بەڕاستی سیستەمی پەرلەمانی بووین چکە ئێستاش پێ ئەو کاتیش و ئێستاش پێمان وایە سیستەمێکی دیموکراسی ترە لە سیستەمی سەرۆکایەتی و سەرکەوتووترە ینی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمێکی سەرۆکایەتی باشە دیدگایەکی جیاوازتان هەیە لەسەر مەسەلەی سیستمی پەرلەمانی یان هەر بەو جۆرەی کە بۆ نمونە یەکێتی یان گۆڕان یان لایەنەکانی دیکە داوایەکە سیستەمی پەرلەمانی باشە تەواو هیچ کەسێک جیاوازی نابی خۆی سیستەمەکە یەک سیستەمە بەس بۆ نمونە خۆ پارتی دموکراتی کوردستانی ژەڵێ ئێمە لەگەڵ
سیستمی پەرلەمانی داین بەڵام بۆ مەرجەی کە سەرۆک لە ناو خەڵک بەڵێ خۆ ئێستا پارتیش هاتە سەر ئەو ڕایە کە لەگەر سیستەمی پەرلەمانیە چونکە بینی لایەنەکانی تر و خەرکی کوردستان هەمیان لەگەڵ سیستەمەن بەڵام پارتی لە چوارچێوەی ئەو سیستەمە مەسەلەن سەرەتا داوای دەکرد کە سەرۆک لە ناو خەڵک هەڵبژێردرێت دیارە ئەوەش مەجالی ئەم هەڵبژاردنەش نەبوو ئێستا داوا دەکەم مەسەلەن سەرۆکی هەرێم دەسەڵاتی زیاتربی لە سیستەمی پەرلەمانی کە لایەنەکان لەوەش تێبینیان هەیە پێیان وایە تێبینی ئێوە چییە؟ تێبینیەکە هەمومان ئەوەیە کە مامانە سیستەمی پەرلەمانی خۆی پێناسەکەی معلومە بەڵێ یعنی سیستەمی پەرلەمانی ئەوەیە کە دەسەڵاتەکان دابەش بکرێن لەگەڵەوەدان کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بۆ دەسەڵاتی تەشریفاتی بن ئەومە بۆ چییە؟ بۆ ئەوەی دەسەڵاتەکان هەمووی لای یەک دەستگا لای یەک کەس لای یەک دامەزراوە کۆنە بیتەوە کە دەسەڵات هەموو لای کەسێک لای دامەزراوەیە کۆ بووە بە تاکید ئەمە ناهاوسەنجی دروستەکە و تاکڕەوی دروستەکە و ئینفرادکردن بە دەسەڵات دروستەکە بەڵام ئەگە دەسەڵاتەکان دابەش بکرێن نزیکەی 10 ساڵە بۆ نمونە سەرۆکی هەرێم و دەسەڵاتانی هەیە ئاخر خۆی ئەوە لێ خوێندۆتەوە تۆ بۆ نمونە کە دەسەڵاتەکانی بۆ جۆرە بێ بەڵێ خۆی دەسەڵاتەکان ئەو 10 ساڵە هەموو لای پارتی کۆبووتەوە بۆ نمونە لای سەرۆکی هەرێم کۆبووتەوە بەس بۆ نمونە پارتی بۆ خۆیان دەڵێن خۆ سەرۆکی هەرێم هێشتا وەکو پێویست دەسەڵاتەکانی تەنانەت بەکار نهێناوە یعنی من ڕای تۆم لەسەرەوە بیست کە پێ دوایە دەسەڵاتەکانی وە خۆی بەکارێناوە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتانی پێی دراوە ئەو دەسەڵاتانەی هەبووە ئەو 24 دەسەڵاتی کە باسەکەن دەسەڵاتەکان لە سیستەمی سەرۆکایەتیش زیاترە یعنی زۆر سیستەمی سەرۆکایەتی هەیە سەرۆک ئەم هەموو دەسەڵاتەی نییە بەکاری نێناوە نازانم بەڵام لایەنەکان ئێستا تێبینیان ئەوەیە کە کوردستان ناکرێوە بۆ شێوە بڕوە دەبێ هەیکەلی حکومڕانی لە کوردستان ڕێک بخرێتەوە و لە پێش هەموو شتێک دەبی بەڕاستی ئەم دابشکردنی دەسەڵاتەکان یعنی باڵانسی دەسەڵات لە کوردستان بە شێوەیەک بیکە ینی دیموکراسیەت بپارێزی کە ناهاوسەنجی دروست نەکە کە تاگڕەوی دروست نەکە کە پاوەندخوازی لە دەسەڵات دروست نەکە چکۆ گوتم ئێستا فیدرالیەت یانی چی؟ فیدرالیەت ینی دابشکردنی داهات و دەسەڵات بۆی داهات و دەسەڵات لە لایە کەسێک نەبێ کە قۆڕەکاری دروست بکە لایەنەکان لەسەرم پرسە سەردان و گفتوگۆیان لەگەڵ لایەنەکانی تردا دەست پێ کردو ینی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئەویان کرد بۆچی بوو بە دیاریکراوی هەر بۆ ئەو بوو کە باسم کرد ینی ئێوەیان دەستور منە پشتگیری ئێوە بەڕاستی زۆر بەسپاسەوە ینی گوتیان ئێمە سەردانەکە بۆ ڕاوێژ بە هەموو لایەنەکان بکەین ڕاو بۆچوونی هەموو لایەنەکان وەربگرین بۆی بەیەکەوە ڕاو بۆچوونێک دروستکەین بەیەکەوە سازانێ دروستکەین کە لە بەرژەوەندی ملەتەکەمان بی لە بەرژەوەندی گشتی بی و لە بەرژەوەندی تێپەرکردنی ئەم قەیرانە ئێستابی وەلەو بارەوە من پێم وانە ڕاو بۆچوونی ئێمە هیچ ینی جیاوازێکی ئەو تۆی هەبی لەگەڵ ڕاو بۆچوونی یەکێتیان زۆر لایانی تر لە کوردستان باشە کە تۆ داوای سیستەمی پەرلەمانی لە ماوەی ڕابردووە ینی چەند سەردانێکی دەست پێ کرد بۆ لای لایەنە سیاسەکان سەردانی ئەوەی کرد سەردانی ئێمەیان نەکرد بەداخەوە نازانم یانی لە پلانیشدانیە سەردان تام بکەن نازانم بە حسابی خۆمان ئەمە لەگەریان ڕێک کەوتینەوە و ئاشت بووینەوە و ئاساییمان کرد بەڵام دیارە هەر بەداخەوان هەر جیاکاری دەکەن جاکاری بۆی جاکاری دەکەن لە پێش ئێستاش لە زۆر کۆڕ و کۆبوونەوە ئێمەیان باگنن تەنانەت ئەو کاتێک کورسیشمانە بوو لە پەرلەمان هەر ئێمەیان باگ نەدەکرد ینی وەکو هەڵوێستا هۆکارەکەی چییە بۆ خۆتان وەکو هەڵوێستا ینی فێتان نەگەیشتۆتەوە داین چۆنە وەکو ئەوەی کە لە هەڵوێستی ئێمە ڕازی نەبن بەداخەوە ینی ئێستا و پێوەرەکە وایە ئەگەر لە هەڵوێستا ڕازی نەبی ینی سزات دەدا دا سزایەکە چییە لە کۆمەڵێش مەسەلەن لە کۆبنەوە لای پارتیەوە لە کۆبنەوە بەشداریت پێناکە بوجەت دەبڕی کۆمەڵێ شتیرەوە دەستە ئەم دەسەڵاتە شتی نادیموکراسی تەبان شتی نادیموکراسی لەگە دەکا ئەجینە ئەگەر لە کوردستان قانونی ئەحزاب هەیە بەپێی قانونی ئەحزاب بیانی دەبێ مامەڵە لەگە حیزبەکان بکرێ ئەو قانونە خۆیان دەریان کردووە کە بەداخەوە ڕێزی لێ ناگرن ینی بەڵێ لە ماوەی ڕابردوو زۆر سزای ئێمە درا کودەتا لەسەر ئێمە کرا خەرک جا کراوە جەمان بڕا لەلایەن پارتیەوە سەرەتا لەلایەن پارتی و یەکێتیەوە بەڵام بەو دوایە زیاتر لەلایەن پارتیەوە بە دڵنیاییەوە بە تایبەتی لەلایەن سەرۆکی هەرێمەوە مەسەلەی هەڵوەشانەوەی حزب و جابوونەوەی زەحمەتکێشان و ئایندە لە ئەستۆی پارتی بوو
بە پلەی سەرەکی بەڵێ ئەوان وەکو سزای ئێمەیاندا سزای هەڵوێستی ئێمە لە سیوێکی ئاب هەڵوێستی ئێمە لە بەرامبەر گەندەڵی و نەعەدالەتیەکان هەڵوێستی ئێمە لە مەسەلەی کەرکووک بە تایبەتی ئەو کاتەی من نوێنەری سەرۆکی هەرێم بووم زۆر هەڵوێستمان هەبوو بەڕاستی ئەوان لێی ناڕازی بوون کە ئەوانش لێی ناڕازی بوون خۆ بەچی وەڵامی تۆ دەدەنەوە بە شێوەکی نادیموکراسی بە سزای خەرک جاکردنەوە و بوجە بڕین و پراوێز خستون و ئەوەی کە ئێستا دەبینی لە کوردستان بەداخەوە کە خۆشیان لەو سیاسەتە قازانجیان نەکرد یعنی خۆشیان خۆ ئەو نەتیجەی ئێستا لە کوردستان تێیدا نەتیجەی چییە خۆ لە خۆیەوە دروست نەبووە لە ئەنجامی سیاسەتێکی لەم جۆرە دروست بوو سیاسەتێکی ناتەندروست سیاسەتێکی نادیموکراسی سیاسەتێکی نادادپەروەری وای کرد خۆشیان زیان بخۆیان بگەێنن خۆ ئەوەی کە خراپە لەگە کەسێ دەکا بە تەنیا زیان بە کەسەکە ناگەینی زیان پێشتر پێش ئەو بەخۆی دەگەیەنی ئەم دەسەڵاتە زیانی بەخۆشی گەیاند چون ئەم سیاسەتە خزمەتی نەکرد ئەم سیاسەتە دۆستی بۆ کۆنەکردەوە لە کاتێکە ئەو پێویستی بوو کە لە کوردستان بەڕاستی یەکریزیەکی نیشتیمانی هەبی لە کوردستان نێوماڵی کوردی یەک بخرێتەوە لە کوردستان فرەحزبی ڕێزی لێ بگیرێ لە کوردستان یاسا سەروەربی و ئەمانە نەکران کە ئەو قەیرانانەی لێ دروست بوو ینی باشە لە ماوەی ڕابردوودا زۆر بیسترا لەلایەن بەشێک لە کادران و لە ئەندامانی پارتیەوە بەوەی کە دەیانوت مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان هیچ بەدیلێکی نییە تۆش لە هەڵبژاردنەکانی پێشووترە ئامادەی خۆت نیشاندا بەوەی کە خۆت کاندید بکەی بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان خۆت بە بەدیلی مەسعود بارزانی زانی بەدیل ناخۆی هەڵبژاردنێک بوو بەڕاستی کەسێک کاندیدی نەبوو ئێمە چاوەڕوان بووین ئەو کاتە سێ حزبەکەی ئۆپۆزیسیۆن کاندیدیان هەبوو باش هەبی کە لە ڕۆژەکانی دوای هیچ کەس کاندیدی نەبوو من بڕیارم دا خۆم هەڵبژێرم دا خۆ مەرجیش نییە سەرکەوتوبی نازانم مەرجیش نییە تێک بشتێ ینی و ئەو کاتە بوو کە کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم خۆی یاساکەی ئەگەر ینی خۆی بۆ تەواوکەم کاک مەسعود خۆی یاساکەی دەرکرد خۆی داوای لە کۆمیسیۆن کرد کۆمیسیۆن خۆی دەرگای پاڵاوتنی کردەوە من تاکە کاندید بووم دیارە کاندیدی تریشە بوو بەڵام من کاندیدی تاکە کاندیدی فەرمی بووم بەڵام دوای چەند ڕۆژێک کاک مەسعود لە بڕیارەکەی خۆی پەشێمان بۆ و چوون لەگە یەشێتی بە ئیتیفاقێکی حزبی یاساکەیان گۆڕی و 2 ساڵیان بۆ تەمدید کردەوە باشە بم بۆرە بەس من وا تێگەیشتم بۆی ڕاست بگا پەیامەکەی تۆ لەبەرەوەی تۆ خۆت کاندید کردەوە مەسعود بەرزانی پەشیمان بۆ من نازانم بەڵام خۆی هیچ وا تێگەیشتم لە قسەکان بۆ نمونە هیچ ڕێگریەک لە بەردەم هەڵبژاردن نەبوو ئەو کاتی کاک مەسعود خۆی یاساکەی دەرکرد بوو خۆشی لی پەشیمان بووە ئێستا هیچ بوارێک بۆ هەڵبژاردن نییە کاک مەسعود خۆشی باش دەزانی کەچی داوای هەڵبژاردنەکە لەلایەن خەڵکەوە یعنی تەمەشای ئەم ناکۆچیە لە جیاوازیە لە هەڵوێست باشە ئەگەر هەڵبژاردن لە پەرلەمانیان لە دەرەوە بڕیار بێ و بکرێ وەکو ئەگەرێک ئێستاش ئامادەی خۆت کاندیدکەی بۆ پۆست نازانم ئێستا هەڵبژاردن لە پەرلەمانە ئێمە لە پەرلەمان ناتوانین خۆمان کاندید بەڵام بزانم وەکرا وڵاتێک دەتوانین تۆ دەنگت هەبی لەو پەرلەمانە لەو 111 کورسیە بەلای کەمی دەبی تۆ دەنگت هەبی بۆ ئێمەمانان پەرلەمان نابی بەڵام دەرەوەی پەرلەمان بە دڵنیاییەوە داواتان نەکردو لە ڕێگەیەکێک لەلایەنەکانەوە خۆتان کاندید ئەوە لە بەرنامەی من نییە یعنی ئیلا ئەگەر هەڵبژاردن لەلایەن خەڵکەوە بوو لەوانەیە دوورنی ئەو کاتە قسەیەکی ترە بەڵام ئێستا لە پەرلەمان نا لە پەرلەمان دەبی لەو 3-4 حیزبە سەرچێ بنیانی بە تایبەتی ئستحقاقەکە ئێستا خۆی زیاتر بەلای پارتیە ئستحقاقی سەرۆکی هەرێم باشە قسەیەکێ لەسەرەوەی لە ئێستادا ڕێکەوتنەکان خەریکە لەسەر مەسعود بەرزانی دەکرێت ئەمە قسەی لایەنەکان و قسەی چاودێرانیشە ئەجینا لەسەر مەسەلەی سیستەمی حکومڕانی یان پۆستی سەرۆکی هەرێم تا ڕادەیەک لایەنەکان لێک نزیکن سەرنجی تۆ چیە لەسەر کاندیدکردنەوەی مەسعود بەرزانی بۆ ئەو پۆستە یاخۆت تەکمیلەکردنی ویلایەتەکەی بۆ 2 ساڵی داهاتوو تاوەکو لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانە هەڵبژاردننی سەرۆکایەتیش بکرێ و مەسەلەی سیستەمی حکومڕانیش لە دەستورایەک لای بکرێتەوە بەڵێ ئێستا تقریبان لێک نزیک بوونەوە کەیانی دوایەوەی کە پارتی ڕازی بوو بەوەی کە سەرۆک لە پەرلەمان هەڵبژێردرێت سیستەم پەرلەمانی بی و هەتا ئێستا ئەوە ڕازی بوون کە هەتا مناقەشەی ئامادەن مناقەشەی دەسەڵاتی سەرۆکی هەرێمیش بکەن باشە
یعنی ئەوەی کە لایەنەکان داوا دەکەن لەبەرەوەی لێک نزیک بوونەوەیەک هەیە دەمێنێت لە سەرمانەوەی کاک مەسعود وەک سەرۆکی هەرێم ئەگەر سازانێک بکرێ لە نێوان لایەنەکان یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە لە 2 خوڵ بکرێ بە 3 خوڵ کە کاک مەسعود 2 خوڵ و نیوی تەواو کردووە 2 ساڵی تر کاک مەسعود لە پۆستەکەیدا دەمێنێتەوە ئەگەر ئەم یاسایە هەموار نەکرێتەوە بە دڵنیاییەوە یاسا ڕێگە بە کاک مەسعود نادا بۆمانەوە بەڵام من پێم وایە هەر زیاتر بەرەو ئەوە دەڕۆن کە سازانە بکرێ لەسەر ئەوەی کە یاسای سەرۆکایەتی هەموار بکرێتەوە بەڵام ئەوان کۆمەڵی مەرجیان هەیە لایەنەکانی تر بە تایبەتی 4 لایەنەکەی تر خۆتان دەزانن ینی ئەوش ئەوەیە کە دەسەڵاتەکان دابەش بکرێ و ڕێک بخرێتەوە و هاوسەنجێک دروستبی لە دەسەڵاتەکان و هەیکەلی حکومڕانی لە کوردستان جارێشتر ڕێک بخرێتەوە بە شێوەیە کە شەراکەتی لە حکومڕانی شەراکەتێکی ڕاستەقینە بی کۆمەڵی ئەم شتانە هەیە لەوانەیە لە نەتیجە دوای ئەوەی کە پارتی ڕازی بووە بە کۆمەڵێ لەو هەنگاوانە بگەنە نەتیجەیەک پارتی دەڵێ کە بوونی مەسعود بەرزانی لە ئێستادا بۆ لەو پۆستەدا و مانەوەی لەو پۆستەدا گرنگە بۆ ئەم قۆناغە گرنگە و هەندێک جار لە هەندێک لە کادرانی لایەنەکانی دیکەش ئەم قسەیەمان جۆ لێ دەبێت ڕای تۆ چێ لەو بارەیەوە مەسعود بەرزانی بۆ ئێستای هەرێمی کوردستان و بۆ پۆستە زەڕورە پارتی کاک مەسعود سەرۆکی حیزبەکەیە و مافی خۆیەتی وەکو سەرۆکی هەرێم وەکو سەرۆکی حیزب وەکو سەرۆکی هەرێم بۆ نمونە تۆ سکرتێری حیزبی ئایندەی ڕای تۆ لەو بارەیەوە چییە؟ مەسەلەکە یەکەم شەخسی نییە باشە دوو کەس نەیگوتووە مانەوەی کاک مەسعود زەروری نییە بەڵام لێرە یاسایەکەیە کێشەکە لەوەیە یاسایەکەیە کە سەرۆکایەتی هەرێم خۆی دەری کردووە ڕێگەی پێنادا مەسەلە عیلاقەی بەڕاو بۆ چوونی حیزبەکانەوە نییە یان دەبێ ئەم یاسایە هەموار بکرێتەوە لە 2 خوڵ بکرێ بە 3 خوڵ ئەو کاتە بە تەحسیل حاصل لە کاک مەسعود دەمێنێتەوە بۆ 2 ساڵی تر یان ئەگە ئەو ڕێگایە ئەو یاسایە هەموار نەکرێتەوە چەند کاک مەسعود زەروری لەم قۆناغا یاسا ڕێگەی مانەوەی پێنادا خۆی کێشەکە ئەلێرەیە باشە بەڵام بە سازانەمە ڕێگە خرێوانە ئەتوانن بگەنە نەتیجە ئەتوانن بگەنە نەتیجە تۆ پێت وایە کە گرنگە سازان بکرێ بۆ ئەوەی کاک مەسعود لەو پۆستەیە بهێڵدرێتەوە دەرەوەی پەرلەمان حزبەکان لە نێوان خۆیان بە ڕێککەوتن ئەم پرسەیەک لای بکەنەوە وەکو جارەکانی پێشوو پرۆژە یاسایەک ینی هەمواری یاسایەکە ببەنە پەرلەمان و دەنجی لەسەر بدرێت بەڵام وەکو گوتم حزبەکان تا ئێستا کۆمەڵی داواکاریان هەیە لەگە پارتی لە خەریکی گفتوگۆن لەوەی کە وەکو گوتم هەم ڕێخستنەوەی دەسەڵاتەکانە هەم مەسەلەی ڕێخستنەوەی هەیکەلی حکومڕانیە شەراکەتی ڕاستەقینەیە لە دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەگەر لەو شتانە بگەنە نەتیجە من پێم وایە وەکو گوتم هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و مانەوەی کاک مەسعود لە پۆستەکەی بۆ 2 ساڵی تر تەحسیل حاصل دەبێت گرنگیشە مانەوەی گرنگە ئێمە کاکە من ئەو ڕۆژ لە لای برادەرانی یەکێتی یەک قسەم کرد لەوانەیەوە ڕاو بۆچوونی شخصی خۆشم بی ینی بە کاک مەسعودیشم گوتبی ینی کاک مەسعود حکومڕانیەکی باش بکە ینی یاساشی بۆ دەگۆڕین ئەوە ڕێی منە بەڵام دەبێت حکومڕانیەکی باش بکە نەیکردووە تا ئێستا نەخێر نەیکردووە چونکە ئەگەر بیکرد با بۆ ئەم نەتیجە دروستە بەس دەپاڵەوە قسەی تۆ بەشێکی سەرنجی لایەنەکانی دەسەڵدەستکردنی دەسەڵاتە کاک مەسعود 10 ساڵە بڕیاری تەواوی بڕیاری سیاسی و ئابووری ئەم وڵاتەیە بەدەستە چێ ڕێگری کرد چێ ڕێگری کرد چاکسازی بکە چێ ڕێگری لە بڕیارێک کرد کە لەبەرەوەی ئەو بەرپرسیاری تەرخەمبوو کردووە خۆی کەم تەرخەمبوو نەکردووە خۆی ئەو بەرپرسیارە لەم نەتیجە ینی بەرپرسیارە لەم بڕیارانە و بەڕاستی ئەگەر خولێکی تر بمێنێتەوە 2 ساڵی تر دەبی لە پێش هەموو شتێک بە هەڵوێستەکانی بە سیاستەکانی خۆی دابچێتەوە ینی ئاساییە چەند ساڵ سەرۆک بێگرنگەوەیە نە ئاسایی من نەمگوتی ئاسایی ئەگەر تۆ ڕاستی دەوێت ئاسایی نییە کاک مەسعود لە سەرۆکی هەرێم بمێنێتەوە بۆ بەپێی یاسا باشە تۆ بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم 2 خولە خۆت دەزانی کاک مەسعود 2 ساڵیشی زیاد پێدراوە ینی بەپێی یاسا بەپێی دیموکراسیش بەڕاستی دەساودەستکردنی دەسەڵات ینی جەوهەری دیموکراسی دەساودەستکردنی دەسەڵاتە ینی ئەگەر لە وڵاتێک دەستکردنی دەسەڵات نەبوو بە تایبەتی ئەمە لە قۆناغی ڕاگوزاری
دیموکراسین یعنی قۆناغی ئینتیقالین یعنی ئەگەر ئالوگۆڕی دەسەڵات نەما لەو هەرێمەی ئێمە هیچ ئومێدێک بە ئایندەی دیموکراسی نامینێ حەزەکەم بزانی باش بەڵام هاوچێشەکە ئێستا وایە هاوچێشەکە وایە و لێشە ناشارمەوە واقعەکەش وایە یعنی زۆر جار من دەرێم واقعیش قانونی خۆی هەیە یعنی ئێستێخاکەکە لای پارتیە ئێستێخاکی سەرۆکی هەرێم هی پارتیە باش بۆ کەس ئێستا کەس لاری لەوە نییە بەڵام ئێستا یاسایەک ڕێگرە لە مانەوەی کاک مەسعود ئەو یاسایە دەبێت هەموار بکرێتەوە بۆی بمێنێتەوە باشە خلاصەی مەسەلەکە بەو شێوەیە کۆمنتێکت بۆ دەخوێنمەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە کۆمنتێکی زۆر هاتووە بەڵام هەناسە ئاکام دەڵێت ئەمان حزبی سێبەرن مەبەستی لە ئایندەیە ئەڵێ ئەو نەیتوانیوە کورسێک لە پەرلەمان بەدەست بێنێ چۆن نەتوانێت خۆی کاندید بکات بۆ سەرۆکی هەرێم ئەوجە تۆ بۆ ئەنی خراپەکان دەخوێنیەوە دانای باش شتیاریش بۆ خوێنمەوە من لە ژیانمان حزبی سێبەر نەبووین ئەگە خۆی ئاگای لە دنیای سیاست بی کەس بەقەد ئێمە خاوەن مووقیف نەبووە کەس بەقەد ئێمە باجی ئەو مووقیفانەی نەداوە ئەی ئەو هەموو کودەتای لەسەر ئێمە کراوە لەسەر چی کراوە بە زۆر جار بەگشتی ینی حزب بچووکەکان ئەگەر ئەم دەستەواژەیە ڕاستە لەبەرەوەی ینی باز لەوە دەکرێت کە ئەم حیزبانە ئەمە دەسەڵات دروستی کردووە دەسەڵات کۆمەڵی حزب ڕاستە حزب سەرچەکانە کۆمەڵی حزب ڕاستە بەڵام ئەوە لەسەر ئێمە تەطبیق نابی ئێمە حزبێکین لە شاخ دروست بووین بەڵێ ینی 36 ساڵە ئێمە هەین باش ئێمە کەس دروستی نەکردوین بەڵام چووکە لە کوردستان دەسەڵات زیاتر لە 20 حزبی کارتۆنی دروست کردووە وای کردووە کە هەموو حزبەکانی دەرەوەی دەسەڵات خەرک بۆ چاوە سەیریان کە بەداخەوە و چونکە هەندێک حزبی بەڕاستی خۆیان بوون بە پاشکۆ خۆیان بوون بە ملکەچ ئەمە زۆر جاران بەڕاستی ئەم ئینتیباعا لەسەر ئێمە ئەگەر ناخۆ بۆ نمونە زۆر جارانی کە ئەوەی ئێمە بناسی دەزانی ئایندە دەکرێت بۆ نمونە ئایندە لە سەرێکێتی نیشتیمانی کوردستان حساب بکرێت ئەی باشە بۆچی یەکێتی و پارتی ئەم کودەتایان بەسەداکردین حزب خەرچیان لێجا کردینەوە بوجەیان بڕین بارەگایان داگیر کردین خۆ ئەو کاتە بەیەکەوە کردیان ئەی ئەگەمە لەسەر یەکێتی ئەسابان یەکێتی بۆی لە ئێمە دەکرد بڵێ چەند کۆمنتێکی دیکەت بۆ دەخوێنمەوانەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆسرەت کۆی دەڵێ بەڕای من لەگەڵ یەکێتی و گۆڕان بێت ببێ بە کاندیدیش لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستاندا ئارەش ئۆمەریش دەڵێ سڵاوی بۆ نردووی دەڵێ سڵاو بۆ قادر کورتپەروەرە لە هەموو تەمەنی خیانەتی نەکردووە ئەوەش کۆمنت بە دڵێتەوە باشەکانیش بۆ خوێنەوە دانا حەمە دەڵێت تا چەند بڕوای بەخۆی هەیە بتوانێت ڕکابەرایەتی مەسعود بەرزانی بکە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان خۆی زانین چۆنامە مافێکە مافێکە بۆ ئەم هەڵبژاردنە مافی هەموو هاوڵاتیەکە ئەوەی مافە بەڵام کەسێکە خۆی کاندید دەکا پێویستی بە لۆبیکردنە و دەنگۆ کاتەوانێ داوا لەلایەنەکانە کاکە دەنگی پێبەن ینی تۆ لەسەرم ئەساسە بۆ نمونە بڕیاری خۆ کاندیدکردندا یان ئەگەر زۆر بوو لە پەرلەمانەوە بابەتێکی لەو جۆرە پەرلەمان ئێمە لە پەرلەمان نین تا من لایەنێک تەکلیف بکە بۆ بەڵام لە دەرەوەی پەرلەمان من پێم وایە کەمم نەکردو و درەگ نەهاتووم و ینی بۆ نمونە گەر گۆڕان یان یەکێتی داوات لێ بکەن کاندیدی ئەوان بووی بە ئەو پۆستە ئێستا بۆچی ئەمە لەسەر گریمانە قسە بکەین کە خۆ کاندیدکردنەک بوو 2 ساڵ لەمەوبەر سەری نەگر انتخابەکە نەکرا ینی کۆتایی هات ئەگەر انتخاباتێکی تر هاتە پێشەوە ئەو کاتە قسەیەکی تر دەکەین باش لە پێشووترا لەسەر مەسلەی سەرۆکایەتی و بە تایبەت لەسەر مەسعود بەرزانی بەوەی کە ئاساییە بەردەوام بێت پۆستەکەی یانە باستەوە کردکردانەوەی لادانە لە یاسا و بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەت بۆ کرد کە زیانە لە دیموکراسی قادر عەزیز لە ماوەی ڕابردوودا پێش جیابوونەوەیان یاخود هەڵۆشانی حزبی زەحمەتکێشان سکرتێری گشتی حیزب بوو پاشەوەی حزبی ئایندە دروست دەکات هێشتا هەر سکرتێری حیزبە ئەم دەسا و دەستکردنی دەسەڵاتە ئەگەر بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بۆ نمونە حرام بێ بۆچی بۆ سکرتێری حیزبێک حەڵال بێ بۆ تۆ ئاسایی ئەمە جیاوازە ئەمە کارزان ئەمە ڕاستە ئەم دیاردەیە هەیە لە کوردستان بەڵام لە حیزبەکەی من 2 خول دیاری نەکراوە ئەگەر لە حیزبەکەی من لە کۆنگرە 2 خول دیاری کرا مانەوەی من لە سکرتێری حیزب نایاساییە و نادیموکراسیە
بوار حزبێگانی بەڵام سەرۆکی هەرێم جیاوازە بەڵام باس دەوەکراخۆ ئەو کات جیابوونەوەتان یاخود جیابوونەوەی زەحمەت کێشان و ئایندە لە یەکتری بەشێکی گرفتەکەەوە بوو کە قادر عزیز ئامادە نەبوو ئەو پۆستە جێبێڵێ نا بەخواوانە بوو ئەمە بوختان بوو تۆمەت بوو ئەگەر وا بوو بۆ چوونە لای پارتی ئەوان چوونە لای پارتی بەڵێ تەبعان پارتی و یەکێتی بەیەک خۆمە لە ئێنارتی هەموو قسەکانم کرد بە تەفسیل ینی کە بڕیاریاندا بوو نابی من بمێنم هەتا پێم گوتم باشە خۆ ئێستا ئەو هەموو ئەنفالچی و ئەو هەموو کۆنە ڕەفیق حزبیە ماون و لە پێشەوەن خێرە من کەمم کردووە درەنگ هاتووم هەر لە بەرەوەی ڕخنەتان لێ دەگرم من ڕخنەکانی من چ بوو خۆ ڕخنەکانی من بۆ ئەوەی بوو کوردستان نەگاتە ئەم دۆخە ئەگەنا خۆ خۆم پیاو خراپ کرد حزبەکەم پیاو خراپ بوو خۆمان زیانمان لێکەوت ئەگەر ڕاستی دەوێت ئێستا دەبایە پێیان برین وڵی سیاسەتەکی زۆر حەچیمانەتان هەیە ئەگەر ئێمە دڵسۆزیان نەبووین دڵسۆزی دەستکەوتەکان و ملەتی خۆمان نەبین تەشجیعمان کردبان وەکو ئێستا هەندێک لایەن دەیکەن ینی ئەم دەسەڵاتە هەڵەش دەکا ئەو دەرێ سیاسەتێکی حەچیمانەیە بۆی زیاتر تووشیان کەن زیاتر زیانیان پێ بگەینین بەڵام ئەوان زیانەکەیان لەوە بینی کە ئەمە من ڕخنیان لێ دەگرم یا حزبەکەی من ڕخنیان پەشیمانی لەو ڕخنانە نەخێر چونکە ئەم ڕخنانە ئێستش ڕخنە دەگرم ئەگەر ڕخنە نەبێت چاکسازی نابێ گۆڕانکاری نابێ خۆ ئەو ڕخنانە ئەگەر ئەوان جیان لە ڕخنەی خەڵک بگرت با خۆت باش دەزانی لەو بوارە ئیشەکەی چێ ڕازی بوو بێ چێ هەیە ڕخنەی نەگرتبی چێ پرۆژەی نەبووبی چێ هەیە داوای چاکسازی نەکردبی ئەگەر بەجێ ئەو خەرکەیان کرد بە ئێستا کوردستان بۆ دەگەشتە ئەم نەتیجەیە باشە سوپاس دەکەم کا قادر یەک وچانی کورد وەردەگرین و بەردەوام وچانێک و بەردەوامە بێ دووبارە سڵاتانەوێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بۆ تەواوکردنی گفتوگۆکەمان کە قادر دەمەوێت لە دۆخی ناوخۆی حزبتان بپرسم لە ئێستادا حزبی ئایندە دۆخی چۆنە لە ڕووی ئابوووریەوە بودجەتان هەیە شەمانی ئێمە وەکو حزب ینی کۆنگرەمان گرت و کۆنگرەیەکی سەرکەوتومان گرت و بەڵام حزبەکان ئێستا هەمویان بارودۆخیان خراپە بەهۆی بارودۆخی ئابوووریەوە تایبەتی جگە لە بارودۆخی سیاسی و قەیرانەکان دیارەوە پەیوەندی بە هەمومانەوەیە وەزی هەمومانی خراپ کردووە کاتێ وەزی میلەتەکەمان خراپەبی وەزی حزبەکانیش خراپ دەبی بەڵام ئەوە ساڵونیوێکە بودجەی حزبەکان بڕاوە باشە حزبەکان خۆ هەموو ژیانیان هەموو کرێی بارەگەیان مەساریفیان شتیان لەسەر ئەم بودجەیە بوو باشە لەبەرەوەی حزبەکان بەگشتی ئێستا وەزیان خراپە لە ڕووی داراییەوە و ئەوە کاری کردوتە سەر چالاکیەکانیش تەبان خۆت دەزانی زۆر چالاکی هەیە بەبێ پارە ناکرێ مەسەن تۆ ئەگە بچی سەفەرەکی بکەی پارەی بەنزینت دەوێت ینی لەبەرەوەی ئەمە وەزی حزبەکانی خراپ کردووە باشە پلانتان هەیە لە ئێستاوە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو چۆن بەشداری بە دڵنیاییەوە قسەیەکەیە لەسەرەوەی کە لەگەڵ لایەنی دیکەدا لیستی هاوبەش پێک بهێنن یان هەر هەمووی لە بەرنامەیە گەرانە هەمووی هەیە ینی قسە لەگەڵ هیچ لایەنە کراوە لە ئێستادا زووە هێشتا 2 ساڵی ماوە بەڵام بێگومان ئەمە بە سوود وەرگرتن لە ئەزمموی انتخاباتی ڕابردوو دەکرێت ئەو جارە باشتر خۆمان ئامادە بکەین و ئەو جارە بتوانین سەرکەوتن باشتر بەدەست بێنین باش ماوێتی 2 ساڵی ماوە هەڵبژاردە بە دیاریکراوی پەیوەندیتان لەگەڵ محەممەدی حاجی مەحموود و پەیوەندی حیزبیش وەکو حیزبی سۆسیالیستی دموکراتی کوردستان پەیوەندەکانتان چۆنە لە چاستێکدا ئێستا مە پەیوەندیمان لەگە هیچ حزبی خراپ نییە بەڕاستی هەموو حزبەکانیانی بەڵام زۆر جاران لەگە زۆر جارەوترێ بەس لەگەڵێکێتی زۆر باش یەکێتی ئەمە پەیوەندێکی تاریخی ئێمە ینی ئەمە لەگە یەکێتی لە 76 بەیەکەوە شۆڕشمان کردووە لە ڕۆژانی خەباتی سەخت بەیەکەوە بووین لە هەڵبژاردن بەیەکەوە بووین لە سیوێکی ئاب بەیەکەوە بووین لە هەموو قۆناغە تاریخیەکان بەیەکەوە بووین لەبەرەوەی ئێمە یەکێتیت پەیوەندەکەی ئێمە جیاوازە لەگەڵ لایەنەکانی وا باسکرا بەشێکی ئەو ڕەخنانەی کە هەم یەکێتی هەم پارتی لە ئێوەی گرتووە لە ماوەی ڕابردوودا لەسەرەوە بۆ کە لە هەفتەی شوباتە هەڵوێستی ئێوە نزیک بۆ لە هەڵوێستی گۆڕانەوە چوونە پاڵ هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان پەیوەندیتان لەگەڵ گۆڕان چۆنە لە ئێستاە لەگەڵ خۆی شوبات یەکێتی پێش پارتی سزای داین کۆمەڵی خەڵکیان لێ جیاکردینەوە بە ڕەتفعلی ئەفدەی شوبات
لە کاتێکە عەبدەی شوبات مافێکی سروشتی دیموکراسی خەرکی کوردستان بوو و بە شێوازێکی زۆر مەدەنی خۆت بینیت خەرکەکە ناڕزایەتی خۆی دەرەبڕی بۆچوونی خۆی دەرەبڕی دژ بە گەندەڵی دژ بە نەعەدالەتی دژ بە جیاکاری دژ بە هەرچی تۆ دەیبینی ینی بەڵام بە ئێستا ئەوە قسەی شەقام نەبوو قسەی گۆڕان بوو ئەمە قسەی پارتی دموکراتی کوردستانە بۆ نمونە چۆن پێیان وانە عەبدەی شوبات خەڵکێکی مەدەنی بوو بێ هاتی بێتە سەرجادە و قسەی خۆی کرد بێ ئەوان پێیان وایە ئەمە قسەی گۆڕان بۆ لە شەقامەوە کرد آخر ئەوان دەبێ وا بڕێن ئەگەر ناخۆ قسەی گۆڕانیش بوو خراپ نییە ینی گۆڕانیش ئەگەر خەڕی بینتە سەرجادە بە شێوەیەکی دیموکراسی بە شێوەیەکی مەدەنی داوای دادپەروەری بکەن داوای سەروەری یاسا بکەن داوای مافی خۆیان بکەن خەڵک باشە ئەگەر ئێوە لەسەر سزا درابێت خزمەت گوزاری بکەن ئەمە بۆ خراپ ئەگەر ئێوە لەسەر ئەوە سزا درابێتن هەم لەلایەنەکێتی ئەم لەلایەن پارتی دەکرێت بڵێن لەسەر گۆڕان ئێوە بەم ڕۆژە گەیشتن نا هیچ عیلاقەی بە گۆڕان نەبوو خۆ هەڵوێستیمە لە بە خاتری کەس نییە ئەی قەنەعاتی خۆمان ئەی بەرنامە و هەڵوێستی سیاسی خۆمان باش ئێمە خۆ گۆڕانیش نەبی هیچ حزبێکی تریش نەبی ئێمە لەگە داوەداخوازی ڕەوای خەڵکی کوردستانین ئەگە هەر بەتەنیا بین لە کوردستان ئێستا پەیوەندیتان چۆنە لەگەڵ باش خراپ نییە بەڵام ئەو کاتە مامەڵەیەکی گۆڕان خۆی مامەڵەیەکی دیموکراسی لەگە ئێمە نەکرد بۆ یعنی مەسا من چوومە ناو خەرکەکە قسەم بۆ کردن قسەکانش چ بوو دەبێ ئێوە سوور بن لەسەر بەڕاستی بەردەوام من لەسەر ئەم شێوازە مەدەنیە باش لە دەربڕینی ناڕزایەتی دوورکەونەوە لە تونند و تیژی ینی کۆمەڵە لەو قسانە بوو بەڵام گۆڕان لە ڕاگەیانەکەی خۆی بڵاوی نەکردەوە ئەمە شەر زیاتر علاقەی بە ئەوەی حزبی وامان لێک داوە خۆ مەسەن لە کاتی ئۆپۆزیسیۆن بۆ سێلایەنەکەی تری ئۆپۆزیسیۆن خۆمە لە ئۆپۆزیسیۆن بوون کورسیمان هەبوو کۆمەڵێ شتمان هەبوو کەچی ئێمەیان لە لەژنە تەنسیقەکە وەرنەگرت لە کاتێکە ئەگە تۆ ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە بی دەبی بە دوای کەسێکی ئۆپۆزیسیۆندا بگەڕی نەک حزبێکی وەکو ئێمە خاوەن تاریخ و خاوەن هەڵوێست و کورسی هەبی و کۆمەڵێشتی تر لە ئۆپۆزیسیۆن بی تۆ دەرگای لە سەدا بخەیت باش تێگەشتم لە قسەکانت گلەیت لە هەموو لایەنەکان هەیە ئەمە گلەی گلەی هەیە گلەی بێگومان دەبی گلەی هەبی ڕەخنا دەبی لە بینی هەمومان هەبی ئەوانش ڕەخنیان لەسەر ئێمە هەیە زۆر ئاساییە ئەوانش کۆمەڵە ڕەخنیان لەسەر ئێمە هەیە خۆ ئەمە بەخراب نازانین باش ڕەخنەکان ئەوەیە کە ئێمە کەم و کوڕی خۆمان دەزانین پەیوەندیتان بەگشتی لەگەڵ لایەنەکان و بە تایبەت لەگەڵ لایەنە ئیسلامیەکان چۆنە هەر زۆر باشە لایەنە ئیسلامیەکان کاتی خۆی یەک دەستمان بەیەکەوە دروست کرد بەڵێ سوپاس بۆ قادر عزیز کردێری گشتی حیزبی ئایندە سوپاس بۆەوەی ئامادە بووی لە تاوتوێ ئازانی نافتی زۆر سوپاس بۆ ئێوەش بۆ کۆمنت و سەرنجەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوادارم توانی بێتم وەڵامتان بۆ وەربگرمەوە تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بم